ساقيا دیوانەکەی تۆ جێوپەناگای من نییە من کەسەر ماستی ئەوین بم جامی بادەم بۆچیە ساقییا دیوانەکەی تۆ جێوپەناگای من نییە من کەسەر ماستی ئەوین بم جامی بادەم بۆچیە ئەو هەموو ئازارە ئاخر چۆن بەمەیسا ئێرە ڕادیۆ دەنگی گەلە سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش هەواڵەکانی ئەمڕۆهینی 26 کانونی یەکەمی 2024 تان پێشکەشەکەین بەسەرمان بن. لە 61مین ڕۆژدا مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەیی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 61مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە و چالاکیەکە لە ڕۆژی 61میندا بەردەوام. مانگرتن لە خواردن لە 27 تیشرینی دووەم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و بڕیارە تاکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. ڕێپێوانی درێژخایان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان کە بڕیارە ماوەی 25 ڕۆژ بەردەوام بێت لە پاریس دەستی پێکردووە لە ڕۆژی چوارەمدا لە شاری ڤانی فەڕەنسا بەردەوام بوو. ڕێپێوانێکی درێژخایان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان لە پاریسی پایتەختی فەڕەنسا دەستی پێکردووە بە خۆپیشاندان و چالاکی لە ڕۆژی چوارەمدا بۆ ماوەی 3 کاتژمێر بەردەوام بوو. لە میانی ڕێپێوانەکە چالاکوانان هەزاران نامیلکەیان بەسەر خەڵک و کاسبکارانی دەوروبەردا دابەش کرد، هەروەها سەردانی کۆمپانیا و دامودەستگاکانی فەڕەنسایان کرد و دووسێ پەیوەندیدار بە گۆشەگیری ڕێبەر ئۆجەلانیان بڵاو کردەوە. وەک hûn dizanin meşa me ye mezin îro roja çaremîn e em bajarê Vanê dimeşin em ê heya plas gambetiyê bimeşin meşa me plas gambetiyê bixede serkeftin ji hemû hevalan. ئەندامانی بزوتنەوەی گەنجانی شۆڕژگەر و بزوتنەوەی ژنانی گەنج و دەستانی کورد لە بەردەم وێزگەی شەمەنەفەری شاری بیڵ لە وڵاتی سویسرا گربوونەوە تێدا هێرشەکانی دەوڵەتی تورکیان بۆ سەر ڕۆژاوی کوردستان شەرمەزار کرد. ئەندامانی بزوتنەوەی گەنجانی شۆڕژگەر و بزوتنەوەی ژنانی گەنج و دۆستانی کورد لە بەردەم وێزگەی شەمەنەفەری شاری بیڵ لە وڵاتی سویسرا دژی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوی کوردستان گربوونەوە دوای خولەکێک ڕێزگرتن بۆ یادی شەیدانی تێکۆشانی ئازادی کوردستان ئوزگور ڕوونی بە ناوی گەنجانی تەجەشەوە باسی لەوە کرد وەک هەمیشە گەنجان و گەلی ڕۆژ ئاوا لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک بەرخۆدانێکی گەورە نیشان بدەن و دەنگی ئەم بەرخۆدانە هەتا کۆتایی بەردەوام دەبێت. ئەوەشی خستۆتە ڕوو گۆشەگیری سەر ڕێبەرایەتی شەرمەزار دەکەین و گەیشتینە مانگی پلانگەڕی سەر ڕێبەر ئاپۆ وەلەو مانگەدا لە شاری کۆڵن ڕێپێوانێکی گەورە بەڕێوە دەچێت داوا لە هەموو کەسێک دەکەن کە بەشداری ڕێپێوانەکە بن لە پێناو بڵاوبوونەوەی فەلسەفەی سەرۆک ئاپۆ لە سەرانسەری گیان و ئەم ڕێپێوانە دەبێت بچێتە مێژووە. شارەزایەکی ببورن لە گوندی سێمەڵاوی سنووری پارێزگای هەولێر ساڵێدی شەید باشوور سۆران کرایەوە و باوکی شەهید سۆرانیش باشوور سۆرانیش باسی لەوە کرد کە ڕێبازی شەید باشوور پیرۆزە لەسەر ڕێبازی کوڕەکەم بەردەوام دەبێت. بەڕاستی شەهیدان ڕێگای شانازینە. شەهید باشوور کە عمری 16 سال بوو تەولیدی ئەو حرەکەتەی بوو عەشقی ئاپۆچی لێیدا و لەسەر ڕێبازی سەرۆک ئاپۆی پەروەردە کرا و کە ئەو ماوەیەی لەگەر هەڤاڵان بوو بەڕاستی ڕوعی خۆی فیدایی کردو ئەو خاک و نیشتیمانەی خۆی. ئەو خاک و نیشتیمانە ئێمەی ملەتی کورد کە ملەتێکی زۆر
زولم لێکرا و چەوساوێنە و فەقیر و هەژار و بێدەرامەتین و لەبەر ئەوەی سێ دوژمنی زۆر سەختمان هەنا 4 دوژمنن فارسە تورکە عەرەبە ئەو خائینانەی کە لە ناو ملەتی کوردیش هەنا کە ملەتی کورد کڕین و فرۆشتنیان پێ دەکەن ڕۆژانە ئەو ملەتە غەریب و هەژارەی تیرۆر دەکەن فەرموو ئەو خوشکە بە ڕێزەمان لە ڕۆژ ئاوا هاتیە ئەلێرە خەبات و تێکۆشان بکە لە بۆ ملەتی کورد لە بۆ ملەتی خۆی لە پێغانی ئەوەی لە بۆ تەماعەکی یەحنی ترسنۆکانەی بێ ئەخلاقی شەهیدیان کردیە. سەبارەت بە بەردەوامی پێشەلکاری سەروەری عێراق و هێرشە داگیرکارەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێم سیروان حەمەخان ئەندامی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری دەڵێت پێویستە لە دژی هێرشەکانی سەر هەرێمی کوردستان و ڕایگشتی بێنەدای وەرەمی کوردستان بە بەشێک لە خاکی عێراق دادەنرێ و پێویستە عێراق بێتە دەنگ و چارەسەری و هێرشانە. خەڵکی ئەم سنووری ئێمە دابش بووە بەسەر چەند قەزا و ناحەیەکە بەسەر چەند ناحەیەکە بە تایبەتی خەڵک ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆیەکە ئەبینین لە ماوەی ڕابردووە بارودۆخی وڵاتەکەمان بە بارودۆخی نەهەموارە تێپەڕە بێت ئێمە ئەبینین ناوچە سنوورەکانمان تۆپباران نەکرێت پاشان گوازرایەوە بۆ شارە گەورەکان ئێستا دوای بۆ قەزاکان دوای بۆ ناحەکان ئێستا هاتوو بۆ گوندەکان لە ڕاستیە ئەمە بێتە هۆی بڵاوبوونەوەی ترس بێتە هۆی بڵاوبوونەوەی دڵە ڕاوچیە دوجار ئەمە نیگەرانی لێ ئەکەوێتەوە و وەکو هەنگاوی چارەسەریش بەڕاستی ئێمە لە وڵاتێکا ژێن ناوی عێراقا ئەمە پێشێلکردنی سیادەی دەوڵەتە پێویستە دەوڵەتی عێراق بەڕاستی بێتە پێشەوە لەم بابەتە چونکە دوجار کەسێکە لە گوندێکا ژێ کەسێکە لە سەیرانگایەکە ژێ یعنی لەم ڕۆژانەی پێشوە بینین ناوچەکەی خۆمان چ شوێنە حدودەکانی وەکو پێنجوێن وەکو ماوات یعنی ساوە هەولێری هاتووتە سەر مەخموریات وتە سەر کەرکووکە یان مەسەن هەر شارێکی تری عێراقە بەڕاستی ئێمە هیچ بەهانەیەکی نییە ئێمە بەڕاستی ئیدانەیەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەمیانی کۆبوونەوەی لەگەڵ کۆنسۆڵی گشتی بەریتانیادا لە هەرێمی کوردستان ڕایگەاندووە کە پێویستە هەمووان پابەند بن بە دەستورە و کار بکەن و بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان و دەڵێت چیتر بام و چەخۆرانی هەرێم نەبنە قوربانی ململانێ سیاسیەکان. پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەڵ جیمس گۆڵدمان کۆنسۆڵی گشتی بەریتانیا لە هەرێمی کوردستان کۆبوو تێدا چەند پرسێک تاو توێکراوە و پاڤڵ تاڵەبانی بڵاوی کردێتەوە لە دیدارەکەدا بەردەوامی گفتوگۆکانی نێوانیان هەرێمی کوردستان و عێراق بۆ چارەسەرکردنی کێشەی سیاسی و داراییەکان جەخت دەکراوەتەوە بە تایبەتی پرسی موچەخۆرانی هەرێم ئەمەژەی بۆ شکورە پێویست هەمووان پابند بە دەستور کار بکەن و بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان ئەو شخصۆتە ڕوو چیتر با موچەخۆرانی هەرێم نەبنە قوربانی ململانە سیاسیەکان. بایکۆتی مامۆستایان بەردەوامە بۆی فشارەکان لەسەر مامۆستایان بۆ شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی خوێندن بەشێک لە مامۆستایان بایکۆتیان شکاندە و گەڕاونە تۆڵەکانی خوێندن بەڵام هێشتا بەشێکی زۆریشیان لەسەر بایکۆت بەردەوامن و جەخت دەکەنەوە تا داواکارەکانیان جێبەجێ نەکرێ بایکۆت ناشکێنن. ئیرادەی مامۆستا زۆر لە گەورەتر و بەرزترە ئەبینی خۆپشاندانەکان خۆڕسکە زیاتر پشت ئەسوورترە زیاتر بێمنەترە لەو فشارانە چونکە مامۆستا معاناتی هەیە مامۆستا داواکارەکانی جێبەجێ نەکراوە بێگومان فشارکارمانتیە ناکە تا گەیشتن بە ئامانجەکانمان. لە ئێستادا فشارەکان زۆر جدین و دوێنێ لە هاوڕەکانمان 4 کەس گیراوە سواز بۆ خوا ئازاد کراون بەڵام ئێمە وەکو مامۆسایانی ناڕاستی وەکو ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی بە هیچ شێوەیەک ناچینەوە دەوام بایکۆت و خۆپیشاندان بەردەوامە تا و کاتەیە گەینە مافەڕەوەکانی خۆمان.
داواکاریەکانەوەیە کە قۆپیشاندان نەکەین بایکۆت نەکەین و بچینەوە هۆڵەکانی خوێندن بێ ئەوەی بە مافەکانی خۆمان بگەین بێ ئەوەی موچە وەربگرین سرە ڕای فەوتانی چەند موچەیەکمان کە پاشەکەوت کراوە ڕوبع موچە بووە و لەم دوایە بەسەرێکەوە سێ موچەمان فەوتاوە بێ ئەوەی ئەو مافانەمان پێ بەڕەوا ببینن ئێساڵێن دەرگای قوتابخانەکان بکەنەوە. هەڵوێستی مامۆسایان زۆر مەردانەیە بەڕاستی بە گوێریوە هاتونەتە سەر شەقام و بەردەوامین بە هیچ شێوەیەک دەرگای قوتابخانەکان ناکەینەوە و کۆمەڵێ لە هاوڕێیانمان ئێستا حالیان لە بەغدادن ئەمڕۆ ئەچنە دادگای فیدراڵی بۆ ئەوەی لەبەرزکردنەوەی مامۆسایان بگەڕێتەوە. داواکاری ئەمەی مامۆسایانی ناڕازی لە هەموو فەرمانبەران لە هەموو چین و توێژەکان لە کاسبکاران لە دایک و باوکانی قوتابی ئەوەیە کە بێنە سەر شەقام پشتی مامۆسایان بگرن. مامۆسا تەنها داوای موچەی خۆی ناکا، داوای هەموو موچەی فەرمان کۆی موچەی فەرمانبەران ئەکا و داوای خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان ئەکا، داوای کارەبا ئەکا تەنانەت. بەڵامی تر ئەمەیە ئەم حکومەتە تاوەکو ئێستا بە دەم داواکاریەکانمانەوە نهاتووە. ئێمەش بەردەوام لە ساڵڕۆژی ئازادکردنی کۆبانێدا هاوڵاتیانی ڕۆژاوی کوردستان کە ئێستا دانیشتوی باشووری کوردستان لەبارەی تێکۆشانی ژنان لە ئازادکردنی کۆبانێدا دەڵێن دژمنان ئیرادەی کوردیان لە کۆبانە بینی بۆیە هێرشیان کرا سەریان، بەڵام ژنان ڕێگر بوون و شۆڕشیان بەرپا کرد، وەڵامکە قورسیان بە دوژمندا بە کۆبانە بە هەوڵ و هێزی ژنان ئازاد و ڕزگار کران. ئەمەژە بۆش کراوە ژنان بە هێز و ئیرادەی خوان ڕۆڵی کاران هەبووە ئازادکردنی کۆبانێ، هەر بۆیە دەکرێت بڵێن کۆبانە بە هەوڵ تێکۆشانی ژنان ئازاد کراون. داواشیان لە ژنانی هەر چوار پارچەی کوردستان کرد کە دەبێت لە سەرەتای ژناندا خوان بەهێزکەن و فکری خوان ئازادکەن و بەرپرسەکانیان بەردەمیان بشکێنن، بەم شێوە دەتوانن خوان بپارێزن و پێشەنگایەتی کۆمەڵگا بن. سزای لە سێدارەدان بەسەر یوسف ئەحمەدی چالاکوانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان سەپێنرا و بڕیارەکەش لەلایەن دادگای پاڵای ئێران و پەسەندکرا. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەبارەی سەباندنی سزا لە سێدارەدان بەسەر چالاکوانێکی سیاسی کورد لەلایەن ئێران و ڕاگەیەنراوێکی بڵاو کردوتەوە و دەڵێ یوسف ئەحمەدی چالاکوانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە نیسانی 2020دا دەستگیر کراوە و سزاکەی جێبەجێ کراوە. دەژ لە دادگای ئێران تۆمەتی یاخیبوونی داوەتە پاڵ یوسف ئەحمەدی چالاکوانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمەژە بۆش کراوە سزای لە سێدارەدانی یوسف ئەحمەدی لەلایەن دادگای باڵای ئێران و پەسەند کراوە و ڕاگەیەنراوە. ئەمڕۆ دادگای نێودوڵەتی بڕیاری کۆتایی خۆی لەسەر تۆمەتی ئەنجامدانی کۆمەڵکوژی ئیسرائیل لە غەزە دەدات و کە سکاڵاکە لەلایەن ئەفریقای باشوورەوە تۆمار کراوە و هەر لە مانگەدا دەگاتە 2 جار لەسەر دۆسێکە کە کۆبوونەتەوە. میدیا عەرەبیەکان وەڵام کردێتەوە دادگای نێودوڵەتی بڕیاری کۆتایی خۆی سەبارەت بە گەری سەپاندنی ڕێوشێنی بەپەلە بەسەر ئیسرائیلدا بڵاو دەکاتەوە و ئەوەش دوای سکاڵاکە ئەفریقای باشوور دێک لە دادگا تۆماری کردووە لەسەر ئەوەی ئیسرائیل لە کەرتی غەزە کۆمەڵکوژی ئەنجام داوە. لە سکاڵاکی ئەفریقای باشووردا هاتووە ئیسرائیل لە هێرشەکە بۆ سەر غەزە ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکانی تایبەت بە کۆمەڵکوژی ساڵی 1948 پێشێل کردووە بۆیە ئەرکی دەوڵەتانی ئەندامە پێش لە هێرشە بگرن و تاوانباران سزا بدەن.